بەنای خوای بەخشندە و میهرەبان ئەمڕۆ زۆر بە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە توانیم بێمە وڵاتان لە ڤیددیو ئەم جارەماندا شیکردنەوەیەکی زۆر زۆر گرنگ ئەنجام دەدەین لەگەڵ یەکێک لە کەسایەتیە یەکێکە لەو کەسایەتیانەی کە پێی دەگوترێت ئێڵڕۆن هۆبەر ئەو کەسە دامەزێنەری ساینتۆلۆژیە اینجا ئێستا لەسەری بەردەوام دەبین. سەرەتا پێش ئەوەی ڤیددیۆکەشی بکەمەوە پێشەچی زۆر گرنگە لە هەموو شتێکدا پێشەچی ئەو ڤیددیۆیە دەیەوێت سیمایەکی بەهەشتی داهاتووی پرۆگرسیڤت پێپشاندا دەیەوێت شتێکت پێپشاندەکەەوە هەست بە خۆت کەیکەوە بەڵێ تۆش گەورەی تۆش گرنگی و هەروەها میوزیکیشی لەگەڵا میوزیک هەمیشە شتەکان دووقات دەکاتەوە بۆ نمونە ئەو مۆزیقای هێمنێ و ڤیددیۆیە شتەکەی هێمن دەکات شتەکەی خۆشتر دەکات. یەکەم شت دەمێشی بکەمەوە لەم ڤیددیۆیەدا لەم سیمینارەدا یەکەم شت جلوبەرگ زۆر گرنگە لێرەدا جلوبەرجی ڕەنقاوەیی مانای چییە لە ڕووی ڕنگ ناسیەوە ڕەنجی قاوەیی نیشانەی سروشبوونە نیشانەی ئەوەیە کەوا من خاچیم ئەم ڕەنگە زیاتر بۆ ئەوە دەتوانی بەکاربێنی ئەگە بتوێ بە خاچی بە دیارکە ئەگە بتوێ کەسەکی ڕەسەن بە دیارکەوی لە لای هەمووان بەخۆشەویست دیاربی واروەها دوو پەنجە لەسەر مێزەکە ئەوە زمانێکی جەستەی زۆر تیژە واتە ئەوەیە کەوا تۆ باوەڕت بەخۆتەیە واتە ئەوەیە کەوا تۆ تیژڕەوی لە بیرکردنەوە و دەتوێت هەندێک شت هەیە کەوا بیسەپێنی و بێزگە لەوەش لە لای دەستە ڕاستی کەسەکە نووسینەکەیە قاقەزێکەیە نووسین هەمیشە لە قسەکردن گرنگترە ئەگەر ئێمە بێت و لێرە ئەم ڤیددیۆیە چاک بکەین recording video camera زۆر چاکە I want to talk to you here today about some materials that were offered the public quite a long time ago on the subject of gradation. دەڵێت دەمەوێت هەندێک شتان بۆ باسکەم سەبارەت بە بابەتی پلەدانان بابەتی بەرزبوونەوە خاڵبەندی leveling لێرەدا شتەکە چییە ئێڵڕۆن هۆبەرد بە قسەی خۆی ئاینێکی داناوە لەنێ ئەو ئاینە تۆ چۆن بەرز دەبیەوە تۆ چۆن پلە زیاد دەکات تۆ هەندێک خاڵت هەیە بۆ نمونە تۆ کاتێکە دەچێنەوە گروپەکە تۆ لە لێڤڵی یەکەمی و بۆ ئەوەی بچێ لێڤڵی دووەم پێویستە هەڵبەتە پێویستە پارە بدەیت لێرە تەکتیکەکە ئەوەیە لە لێڤڵی یەکەم دەسە لێڤڵی دووەم پارەتدا لە دووەم دەسە سێم لێرەدا ئێڵڕۆن هۆبەرد هەوڵ دەدا تاکێک لە نێو گروپەکە خۆیدا بهێڵێتەوە تا بزۆرترین کات و تۆ چۆن کەسێک لە نێو شوێنێک دەهێڵیتەوە ئەویش بەهۆی خاڵبندیە بۆ نمونە بە کەسەکە دڵی تۆ ئێستا پۆلیەکی 2 3 4 5 6 7 پۆلیکە لە پێشە ئەم پۆلانە تێپەڕ دەی تۆ سەرکەوتر دەبی. I want to talk to you about the route, the bridge. When you first say to somebody, we're going to make you better. یەکەم شتێکی زۆر گرنگ دەستهاوشنە ناو بارکە بە تایبەتی بارکی پانتۆڵ نیشانەی ئەوەیە کەوا تۆ زۆر زۆر لە نێو خودی خۆدا سیقەت بە شوێنەکە نییە و ئەو شوێنە بە هاوڵ و هاوڕێ خۆدانانی لە دڵەوە واتە هەروەک ئەوەیەکەوە تۆ کو چاودەیەکبی سەری شوێنەکە بکەیت و لێرەدا دەڵێ دەرێ ئێمە دەمانوێت تۆ باشتر بکەین هەموو گروپێک هەموو کەسێک هەوڵدانەکە چیە ئەوان دەیانێت ئەتو باشتر بکەن بەڵام بە پلەی خۆیان بە پێوەری خۆیان مەرزنی ئەو باشترکردنیکەوە ئەوان دەیکەن ئەو باشکردنە بێکەوە خۆت بینیە دەکەیەوە. Or we want to make you better. He immediately asked the question, better what? Bank robber, of course, say he wanted to become a better bank robber. یەک شت گرنگە لێرە بەکارهێنانی دەستەکان هەمیشە
جێگای سەرنجە کاتێککە دەست بەکاردێنی هەروەگەوەی کەوا ئێستا من دەیکەم تشتەکان گرنگتر دەبێت واتای ئەوەیەکەوە ئەو کەسە بە پەرۆشە لە بابەتەکە ئەو کەسە پێخۆشە بابەتەکە بگا پێی باشە زیاتر بابەتەکە بگات لێرەدا ئێڕۆن هۆبەرن هەندێک نوکتە دەڵێ جۆک یەک شتیکەش لە ئێڵڕۆن هۆبەر زۆر گرنگایش ئەوەیەکەوە ئەو هەمیشە دەیەوێت خەندە بکە پێکەنی بکە خەندە و پێکەنین لێرەدا دووشتت بۆ بەرهەم دێنێ خەندە و پێکەنین یەکەم شت تۆ لە لای خەڵک دڵخۆش دەکە و دووەم شت دەتوانێت ئەو دڵخۆشیە لە بۆ سوودی خۆت بەکاربێنێ بۆ نمونە کاتێک کە تو دوکانێک تەیە ئەگەر ڕوود لەگەڵ مشتری خۆش نەبێت لەگەڵ مشتریەکان ڕووخۆش و دەم بە خەندە نەبی ئەوە ئەگەری هاتنەوەیان کەمترە لەبەر ئەوە خودی خەندەکردن خودی پێکەنین دەبێت بە چەکێک somebody who has lumbosis لێرەدا چەندێک دەڵێکەوە ئەم چەمکە لە پێشتردا بوونی نەبووە لیمبۆسس لێرەدا کەسی زیرەکە و کەسانی دەیانوێت کەسی دیکە ڕازی بکەن قنا بکەن هەڵبخەڵەتێنن چی دەکەن وشەی نوێت بۆ دادەڕێژن بۆ نمونە کەسێک دێتە لای تۆ دەڵێ ئەمە ناوی هەویر نییە ئەمە پێی دەڵێن سیمبیۆسس واتە دەیەوێ بە بەکارهێنانی وشەیەکی زیرەک تۆی قنا بکە بە کارەکە لێرەدا ئێڕۆن هۆبەرن هەوڵ دەدا هەمان تشت دووبارە بکاتەوە دەیەوێ بەهۆی دەیێ بڵێکەوە ئێمە بەڵێ چەمچی نوێمان هەیە بەڵێ ئێمە وشەی نوێمان هەیە کە جیاوازە لە ئەو ئاینانی کە هەبووە یاخود ئەو گروپانێک کە هەبووە ئەو کتێبانێک کە لە پێشتر هەبووە a weird disease that is only known in Scientology. هەروەکو باسم کرد دەڵێ تەنها لە نێو ساینتۆلۆژیدا بوونی هەیە واتە ئەو باوەڕی وایە ئەو شتە تەنها لە نێو ئەو بابەتە بوونی هەیە کە خۆی کاری لەسەر کردووە نەوەکو بابەت گەلێک بێ کەوا بوونێکی سەر بەخۆی هەبێ Well, he thinks you're talking about making his lumbosis better. Now, the difficulty then is one of communication. لێرەدا تێبینیەک لەسەر زمان جستە بەکارهێنانی ئەم پەنجەیە نابێت زۆر کار بیکەیت تەنها دەبێت لە هەندێک کاتی پێویستە پەنجەت ئاڵەکەیت چکە ئەمە شعارێکی زۆر تیژە واتە تۆ دەتوێت شتەکە بە ئەنجام بگەیندرێ واتە تۆ شتەکە لە لا جندیە و بە تایبەتی ئێڵڕۆن هۆبەرن زۆر ڕادۆسێ لە قسەکردن بۆ منە کاتێ دوو شە دەڵێت سێ چکە ڕادۆسێ یاخود پەنجەی ئاوا لێ دەکا ئەمە واتای چێ واتە ئەوەی ئەو کەسە زۆر سرە ڕۆیە لەسەر ئەو شتێک کە دەیەوێ بەرهەڵسی ناکە بە تایبەتی ئەگەر دەستێکی نێ وەرچی بێوەکو ئێڵڕۆن And communicating what we are trying to do in Scientology to somebody who has no inkling that can happen is difficult. And one of the most difficult things in the world is to لێرەدا ئێڵڕۆن هۆبەر دەیەوێ کاکەچیا بەخێربەی هیوای سەرکەوتت بۆ دەخوازم زۆر سپاس لێرەدا ئێڵڕۆن هۆبەرن دەیەوێت چی بڵێ مەبەستی ئەوەیەکەوە ئێمە شتەکەیمە گرینگە لەبەر ئەوەیە قورسە چەمچی قورس بوون واتای هەواتایە بەمە بۆ نمونە تۆ کاتێک دەتەوێت شتێک بە خەڵکێک بفرۆشیەوە ناتوانانی بڵێ ئەم شتە کەمە ئەم شتە ئاسانە ئەم شتە سووکە چکاگات تو بڵێ شتێکی ئاسان و سووکە قورس نییە ئەو کەسە نایەتە ناوت بەڵام ئەگەر بێ قورسە بە هەموو کەسێک ناکرێ کەس نەیکردووە ئەوە شتەکە بە تیتر دەردەکەوێ و خەڵک لەلایەن گرنگترە to tell somebody who thinks he's a body that he is himself. لێرەدا فەلسەفەی ساینتۆلۆژی چیە؟ ساینتۆلۆژی باوەڕی بەوەیەکەوە جەستە بوونی نییە واتە جەستە شتێکی کاتیە تۆ ڕۆحێکی لە نێو مادەدای هەڵبەتە ئەو بیرۆکەیە لە ئاینەکانی دیکەش نزیکە بەڵام خودی ئێڵڕۆن هۆبەرن ئەمە بەکاردێنێ بۆ مەرام و شتە تایبەتەکانی خۆی Now the world at large tends to tell one another, but I don't think individually any ئەم جوڵە خێرانەی کە ئەو دیکە لە هەموو کاتێکدا باش نییە جوڵەی خێرا بکەیت چکە جوڵەی خێرا بە تایبەتی لە ناو کووردا جوڵەی خێرا بە کەسێک دادنێکەوە ناتەواوی بە کەسێک دادنێکەوە شێت بێت لەبەر ئەوە هەمیشە باشترە لە قسەکردن و لە جوڵەکان هێمن بی نەوەکو لە ناکاو
ئاوایە بکەی یاخود سەرت ئاوا بەسەر عیب سوڕێنی وەک ئەوەی تازە لێرە کردی tends to tell one another, but ئەمە زۆر خێرا بوو. I don't think individually any of them believe it, but they tell one another بەڵام ئێلڕۆن هۆبەرت بەیەک شت هەموو شتەکانی کە دەکرێتەوە ئەو شەوەی ئەو خەندە زۆر دەکات پێکەنین زۆر دەکات خەندە و پێکەنین هەروەکو باس مرچەکێکی زۆر زۆر بەهێزە بۆ ئەوەی لە زۆربەی حاڵەتەکان دەرچی that man is an animal and that man is only an animal, ببورن that when he dies, he is gone. Of course, that's just لێرەدا ڕاوەستانێکی زۆری کرد ڕاوەستانێکی دوسێ چرکەی بوو gone. ئەم ڕاوەستانی ئێرە ڕاوەستان زۆر زۆر گرنگە بێدەنگ بوون هەندێک جار لە کاتی قسەکردن چکە تۆ بوار دەدەی بە بەرامبەر لێرەدا دوو شتی گرنگمانەوە ڕوون دەکاتەوە یەکەم شت تۆ بوار دەدەیە بەرامبەر کە ئەو قسە بخۆوە ئەو قسە حەزف بکە و هەروە خاڵدەم ئەوەیە گرنگیەتی خۆت پیشاندرەوە تا من گرنگم بۆیە ڕاوەستان Of course, that's just about as insulting یەک شتی زۆر گرنگەیە دەمەوێت ڕوونی بکەمەوە لە زۆربەی زۆری شوێنەکان گرنگیەتی دەڵێ ئەگەر زمانی دەستە ڕێک بێ بەهێز بێ لە ١٩٩ کەسەکان سەرکەوتوتر دەبی لە ناو ژوورەکەدا بەڵام ئەگەر لە ناو ژوورەکەدا قسەکەش ڕاز بوو بەڵام زمانی دەستت لاوازی پیشاندا ببورن زمانی ئەگەر زمانی دەستە لاوازی پیشاندا لە ژوورەکە بەڵام قسەکانیش ڕاز بێ ئەوە تۆ هەر بە دۆڕا هەژمار دەکرێت لەبەر ئەوە یەکەم تشت گرنگە ئەوەیە کەوا تۆ زمانی دەستەکە ڕێ بکەیت لە ژوورەکە چکە تەنانەت ئەگەر قسەکانیش ڕاز بێ کەس وەری ناگرێت لەبەرەوەی تۆ خۆت بە لاواز پیشان دەدەی as you can possibly get. That gives a guy no duration. An individual then is killed dead. So if you wanted to get even with your fellow man, you just go around and tell him, you're an animal, and when you're dead, you're dead. لێرەدا ئێلڕۆن هۆبەرت دەیەوێت چی بکە ئێلڕۆن هۆبەرت دەیەوێت لە گروپی بەرامبەر بدات بە قسەی خۆش بە جۆک بە نوکتە ئەمە تاتیکەکی زۆر بەهێزە تۆ دەتوانی هەمیشە لە گروپی بەرامبەر بدەیت بە قسەی خۆش بە نوکتە چکە ئەگەر تو ڕاستەخۆ لە بۆ بەرامبەر بچی بەڕێز چیا زەنگەنە زۆر سپاس سەرکەوتو بیبرایەکەم چکە تو ئەگەر ڕاستەخۆ لە بۆ بەرامبەر بچی هەمیشە دەدۆڕێ بۆیە دەبێت بەنا ڕاستەخۆ بچی و سوحبەتکردن و قسەی خۆشێک کە لەو ئامرازانەیە کە بەنا ڕاستەخۆ لە بۆی دەڕۆی Now I've gotten even with you. Man has believed in life everlasting much longer than he has believed in being an animal. He's only believed that he was an animal, really, since he saw the first psychologist. لێرەدا ڕقی ئێلڕۆن هۆبەرمان لە بۆ بەدەر دەکەوێت سەبارەت بە سایکۆلۆژیستەکان چونکە سایکۆلۆژی واتە دەروونناس چونکە دەروونناسەکان کاتێک ئێلڕۆن هۆبەرت ویستی پەیامەکەی بگەێنێ زۆربەی زۆری دەروونناسەکانی ئەمریکا پشتگویان خست لەگەڵی نەبوون چونکە گوتیان بیرۆکەکانت ناتواندرێ بە زانست و بە دەروونناسی بە هیچ شێوەیەک بسەرمێدرێ لەبەر ئەوەیە لێرەدا ئێلڕۆن هۆبەرت هەوڵ دەدا هێرش بکاتە سەر دەروونناسەکان دەڵێ دەروونناسەکان باوڕیان وایە کەوا مرۆڤ ئاژەڵە کە ڕەنگە واژ نەبێ بەڵام لێرەدا ئێڕۆن هۆبەر هەوڵ دەدا گروپی بەرامبەر بشێوێنێ وێنەکەی بشێوێنێ بۆ ئەوەی گروپی خۆی ئەو کەسانی کە لەگەڵینا زیاتر حەز و خولیان لە بۆ ئێڵڕۆن هۆبەر بچێ وەکو ڕابەرێک I probably didn't state that very flattering with regard to psychology. People sometimes think I joke. دەستگرتن ئەوها لە پێشەوە بە تایبەتی قەپاتکردن ئەگە بە شێوەیەکی ئاوا بێت ئەو واتای ئەوەیە کەواتۆ شەرم دەکەی لە شوێنەکە کەواتۆ ورێکی تەواتی بەخۆ نییە بەڵام ئەم جۆرە دەست دانانە کەوا شۆڕی پێوە هەندێک جار پێویستە ئەگە بتێ خۆت بەکەم پیشام بدەی
بتێ خۆت بە کەسێکی لودبەرز پیشانە دەی بۆ منە کاتێک کە تۆ سەردانی کەسێکی خۆشەویست دەکەی هاوڕێک خێزانەکەت داپیرت باپیرت بە تایبەتی لەلای ئەو کەسانی کاوەتە من لە خۆ دوا باشتر هەمیشە خۆت لاواز پیشاندەی بەم شێوەیە بەم شێوە دەسە سوکاگەر تۆ خۆت ئەگەر ئەوها ڕابۆستێ یاخۆت ئەوها بکەی ئەوە کەسەکە دڵی ئەوە ڕێزە من ناگرێت خۆی پێ لە من گەورەترا و کارەکەش لەوە جێبەجێ نابێت. About these things. But the truth of the matter is, did you know that I got a hold of a book? Dianetics, Modern Science and Mental Health was لێرەدا شتێکی زۆر گرنگەیە ئەو باس یەکێک لە کتابەکانی خۆی دەکا کتاب و نووسین و قەڵام هەمیشە پلیان بەرزترە لە قسەی سەرزار لەبەر ئەوە ئەو بەڵگەیەکی نووسینەچی لە بۆ دەینتەوە بۆ بەڵگە نووسینەچیە تۆ ئقناع دەکات لێرەدا ئێمە زۆر گرنگە ئەم تاکتیکانە بزانین. Published on in May of 1950. And just تەنانەت خودی ساڵەکەشی گوت کاتێککە گوتی لە ساڵی 1950 من کتێبێکم بڵاو کردووە مەبەستی چیە مەبەستی ئەوەیە کە من لە ڕابردوو داوشتم کردووە من گرینگە من هەوڵم داوە بەڵام ئێوە هیچتان نەکردووە. And just before the first issue of Dianetics, Modern Science and Mental Health came off the publisher's assembly line, the last psychology textbook dropped off the assembly line. یەک شتێ دەبێ بزانین دەستەکان بەکارهێنانیان زۆر باشە لە کاتی سیمیناردان لە کاتی قسەکردن هەروەک چۆن من ئێستا پەنجەکانم بەکاردێنم دەستەکانم بەکاردێنم زۆر پێویستە بەکارهێنانی دەستەکان چکە وا دەکات خەڵک بڵێ ئەم شتێک کە دەیڵێ ڕاستە چکە دەست خودی دەستەکان نیشانەی هێزە کە تۆ بەدە و قسە دەکەی دەستێکی لە پشت بێ لە پشتەوەکەت ئەوواتە هێزی زیاتر دەدەیە بە قسەکان دەبنەوە تواندوو. In the same book company, the American Book Company was also publishing for the University of Chicago psychology text department. So there was a psychology textbook which was written and printed before Dianetics, Modern Science and Mental Health was printed. ئەو ڕاوەستانانە زۆر گرنگە لە کاتی قسەکردن ئەو ڕاوەستانانە هەندێک خۆت بسوڕێنی دەست بەرزکەی تۆزێ بەجددی قسە بکەی و هەندێک خەندەشی لەگەڵ بێت. There they were, end. And as that last book dropped off the line, I caught it. And I turned around to the very nice young vice president of the publishing company and so forth. And I said, do you mind if I keep this? She said, well, it isn't really properly bound and its cover will probably bend, but you may keep it. So I did, and I put it in my library, and I still have it to this day. It's odd that it no longer is representative of what they call psychology. دەڵێ زۆر سەیرە هیچ سایکۆلۆژیا هیچ کە بەوە نازانرێت کە هەیە هیچ کە ئەوە نییە کە هەبوو لێرەدا دوو خاڵی زۆر گرنگەیە ئەم قسە دەلالەتی ئەوەیەکەوە ئەو زانیاری نوێی پێشتی گرنگتری پێیەکەوە لە ڕابردوودا نەگوتراوە واروەها دووەم خودی سایکۆلۆژیستەکان دەروونناسەکان بەلاواسە پیشان دەدا لە خۆی. That's very interesting. It teaches that man cannot change. It doesn't only teach that he's an animal. It says he cannot change. He says دەڵێ دەروونناسەکان باوەڕگەمایەکەوە مرۆڤ ناتوانێت بگۆڕێ بەڵام لێرە گرنگەتەکە ئەوە نییەکەوە قسەکە ڕاستیان هەڵەیە لێرەدا ئێلڕۆن هۆبەرد دەیەوێت هەموو شتێک لە بۆ خۆی بقۆزێتەوە. ئێلڕۆن هۆبەرد لەوەدا زۆر فێڵبازە پرۆفیسۆری ئەوەیەکەوە ئەو بتوانێت شتەکان بقۆزێتەوە کە ئەوەش زۆر گرنگە. لێرەدا ڕاستی گرنگ نییە لێرەدا هەرگیز ڕاستی گرنگە لێرەدا تەنها گرنگیە سنتەریەکە ئەوەیە قسەکانت بگەینی بە شێوەیەکی بەهێز ئەوە خودی بابەتەکەی. Nobody can change his intelligence. Nobody can change his ability. Nobody can change his behavior. Man can't change. He's finished. لێرەدا قسە بە دەروونناسەکان دەڵێتەوە دەڵێ باوەڕیان وایە کە مرۆڤ ناگۆڕێ باوەڕیان وایە کە مرۆڤ تەواو بووە لێرەدا گرنگ نییەکەوە خودی قسەکە ڕاست بێ هەروەکو گوتم کاڵبەتە خودی قسەکە ڕاز نییە دەروونناسی باوەڕی بە زۆر شتێ نەک تەنها بۆی کە مرۆڤ ناگۆڕێ ئەسڵەن دەروونناسی لە بۆ هاتۆ مرۆڤ گۆڕێ هەرچەندە من پشتگیری دەروونناسی ناکەم بەڵام گۆڕان لە نێو دەروونناسیدا بابەتێکی زۆر زەق و بەرچاوە.
than to somebody that you're totally mortal. You can say, "You're in a mess, huh? Well, you're always going to be there." ئەوە دووبارە هەر گاڵتە بە دەروونناسی دەکاتەوە دەروونناسی هەوڵ دەدا لاوە سرفکە لە ئەو ساینتۆلۆژیە کە خۆی دایناوە چونکە ساینتۆلۆژی بە باوەڕی ئەو لە دەروونناسیش بێسترە. I hope I've cheered you up. ئەم پێکەنین و خەندەیە لە بۆ ئەوەیە کەواتۆ دۆخەکە ئارام بکەیەوە کاتێک کە قسەیەکی بەهێز دەکەی کاتێک کە قسەیەکی تووڕە دەکەی تۆ پێویستە خەندەیەک بکەی بۆ ئەوەی دۆخەکە ئارام بکەیەوە ئەگەر نە هەر دۆخەکە بەرەو خراپی دەڕوا دۆخەکە کەڵەکە دەبێت. So the world, having been taught this type of thing for quite a while now, then finds it rather hard to grasp the older and truer statement, which that man, an individual man, has been going for a very long time. لێرە مەبەست ئێلڕۆن هۆبەرت دەیەوێت چ بکە ئێلڕۆن هۆبەرت دەیەوێتن بڵێکەوە ئەو زانستێک کە ئەمن دامنایە مێژوەکەی گەلە کۆنترە لەوەی کە هەیە ئەوە چ دەداتێ ئەوە بەهایەکە دەداتێ بەهایەکی ڕەمزی دەداتێ کەەوە بەڵێ ئەو شتێ ئەمن دەیکەم ڕەگ و ڕیشەی هەیە ئەو شتێ ئەمن دەیکەم قوترە لەوەی کە هەیە. And when he dies, he goes somewhere else. The man's believed that longer, but this other philosophy came in and tended to wipe it away. So therefore, it becomes rather difficult to tell somebody who is out in the street there, and you say Scientology, and this is where and what we do. Well, he isn't aware of the fact he's got any place to go, don't you see? He doesn't think he can get any better. He doesn't think anything's going to change, and so forth. Well, you have to show him. Well, because it is hard to demonstrate it to him or teach him intellectually, you can, however, do it with a synthetic graph. You can show. لێرەدا خاڵێکی زۆر گرنگ هەیە کاتێک کە تۆ ناتوانی بە عەقڵ بە لۆژیک بە مەنتیق بە بەڵگا کەسێک وا لێ بکەیتەوە چاک بێت تۆ دەبێت چی بکەیت بە خودی باوەڕ ئەڕۆن هۆبەرت تۆ دەڵێ کە تەنانە نابێ ئەستەکانش بەکاربێنی دەڵێت دەبێ هەندێک مەرحەلەی لە بۆ دروست بکەیت کەوا بەسە مەرحەلەکاندا تێپەڕ بێ بۆ نمونە کەسێک کەوا زۆر خراپە تۆ دەبێت پێی بڵێ ئەو مەرحەلەیەکە تەواو بکە خراپەکەت کەمتە دەبێتەوە مەرحەلەیەک تاواکە وەرە مەرحەلە دوو وەکو قادرمەیە کە بەسەریکەی پلیکان لێرەدا ئێڕۆن هۆبەر مەبەستی ئەوەیە هەڵبەتە ئەوە لە بۆ چیە وا لە کەسەکە دەکەی زیاتر لەگەڵت بێ زیاتر قازاند و سوودی خۆتی لێبەر بدەیتەوە کە هەروەک چۆن ئێڕۆن هۆبەرت هەوڵی لێدا زۆرترین قازاند و پارە لەو کەسانە وەربگرێتەوە دێنە ناو گروپەکە دێنە ناو تیمەکەی بۆ نە کەسەکە مەرحەلەیەک بوو کە لە چۆن مەرحەلە دوو دەبایە پارەک بدە جا پارەکە $800 $1000 $10,000 هەر دەڕوا هەتا مەرحەلەکانی دیکە. Now, by visualizing this graph, by visualizing on the graph and letting him see that there is this and that and the next thing, why then he is shown that there is some place for him to go. And that is the reason for this. لێرەدا بە بەکارهێنانی زمانی جەستە بەهێزەکەی هەڵبەتە ئەو گومانی تێدانیکەوە ئێڕۆن هۆبەر زمان جەستی زۆر بەهێز بووە و ئەو بەهێزیەتە بەهای دایتە قسەکانی ئەگەینا قسەکانی ڕاز بێ ڕاز نەبێ گرنگ نییە لێرەدا تەنها زمانی جەستەکە گرنگە بووی. Now, oddly enough, it is very doubtful if he will have any great reality higher than the next level up. دەڵێ کەسێکەوە لە ژێرەوەیە هەرگیز نابینە چی لەسەرەوەیە کەسێکەوە لە ژێرەوەی هەرگیز سەرەوە نابینێ وا دابنێ لە تۆ لە پلەی یەکەمی پلەی سێم و چوارەم لێ دیار نییە. He has a good reality on this one jump. He can visualize that. He can imagine that. When he gets to that, he can have another realization of the next one. It's very funny to see somebody who has just been, oh man, he's just been tearing up the ground to become first stage release. And he's gotten to be a first stage release. So he says, all right, I'm first stage release. I said, now second stage, you see. How do I get there? If you told him that he had to make this tremendous jump in 24 hours
from where he stood to OT, you would give him a terrible lose. And very often somebody tries. لێرەدا کێشەکە چییە؟ ئێڵڕۆن هۆبەرت نایەوێت کەسەکان زوو چاک ببنەوە، نایانوێت کەسەکان کەسێکی خراپ زوو بار بێت، دەیەوێت هەتاوەکو زۆرترین داهاتی زۆرترین سوتلی وەرگێ زۆرترین ئیستیغلالی بکە ئینجا بگاتە پلەیسەرەوە. لێرە کێشەکە چییە؟ تۆ کاتێک لەگەڵ کەسێکی پێویستە وای لێ بکەیت بە زووترین کات بەرەو سەرکەوتن بڕوە، بە زووترین کات بەرەو باشتر بڕوە، چونکە ئەگەر تۆ بە سەبری لەگەری بڕۆی هێمن مەرحلە بە مەرحلە کەسەکە دەزانێتەوە ئەتۆ ئیستیغلالی دەکەی. و لێرەدا هەڵەیەکی ئێڵڕۆن هۆبەرت ئەوەیەکەوە ئەو دەیەوێت کەسەکان ئیستیغلال بکە نۆکو بەواتای وشە کەسەکان بەرەو سەرکەوتن باچکاگەر کەسێک بەرەو سەرکەوتن بێ پێویستە زوو چای بکەیەوە نەک درەنگ. To tell people this, and gives them a very bad lose. Shouldn't do that. Life is improved on a gradient. ئەو تاکتیکە زۆر بەهێزە. لێرەدا گژیرێکی زۆر بەهێز ئەنجام دەدات، دەڵێ ژیان لەسەر مەرحلە دروست کراوە. لێرەدا دووشی زۆر گرنگ هەیە لەو ڕستەی ژیان لەسەر مەرحلە دروست کراوە. هیچ بنەمایەکی نییە لە ڕاستیدا ئەو قسە ڕاست بێت، بەڵام لێرە مەبەستی ئەوەیەکەوە هاوڕێیان کەسەکان بینەران ئەوانەی لە نێو ئەم سیمینارن وها بیر بکەنەوە کەوا ژیانیان پێویستی بە مەرحلەیە، وەک ئەوەیە کە من بڵێم ژیان پێویستی بە خواردنە. ئەو قسەیە پێی دەڵێن ترویزم، واتە قسەکە خودی خۆی ڕاستە، بەڵام بەکاری دێنێ لە بۆ ئیستیغلالکردنی بەرامبەر. لێرەدا کە دەرێ ژیان بە مەرحلە دەڕوا، مەبەستی ئەوەیەکەوە مەرحلەکانی من گرنگە. It's improved a little, and then it's improved a little more, and it's improved a little more, and a little more. If you expect somebody to come along with a great big horse syringe and chunk it into you and go, and there you are, an OT, operating Thetan. لە مەرحلەکانی ئێڵڕۆن هۆبەرت لەو خاڵبەندیەی کە دوای باسی دەکات دێتە سەری، بەرزترین مەرحلەی ئەوەی پێ دەڵێن OT operating Thetan، واتە هیچ بنەمایەکی زانستی و معرفی نییە، بەڵام لەبەر ئەو بە مەرحلە ئیشێ دەکات مەرحلە هەمیشە لە لای تاکەکان گرنگتر دیارە، لەبەرەوە بۆ ژیانی خۆش پێویستە مەرحلە بەکارمێنی. تەنانەت لە سیستەمی پەروەردەی قوتابخانەکانیشدا مەرحلە هەیە، قۆناغ هەیە، پۆل هەیە، بەرەو سەرەوە دەڕۆی بە بەردەوام. ئەگەر چی وامیش بێ، ئەگەر چی ڕاست نەبێ، ئەو قۆناغ بەندێوال لێ دەکات تۆ لە ژیان بەردەوام بی. Highest state there is. All in a second. Why, then you've also bought the idea that you don't have anything to do with life. Because it is you and your awareness which is improving. Because it is you and your... ئەو جوڵانە زۆر بەهێز بوو، پەنجەیەکی ئاوالێ کرد، واتە ئەو تشتە زۆر گرنگە کە باسی دەکەم. ئەو جوڵانە زۆر بەهێز بوو. هەروەکو پێم گوتن زمانی جەستە 90 مەسەلەکەیە. زمانی جەستەی ئێڵڕۆن هۆبەریش وا دەکات شتەکان ئەگەرچی ڕاستیش نەبن، ئەگەرچی شتەکان بوونێکی واقعیشیان نەبێت، ئەوە شتەکان هەر گرنگن، چۆن چکە زمانی جەستەکەی بەهێزە. Your awareness which is improving. It isn't the attendant and appendant machinery. هەڵبەتە یەک تشتی زۆر سەرنجڕاکێشێ لە ژیانی مرۆڤدا، ئەویش ئەوەیە کەوا زمانی جەستە تشتێک نییە بە خۆت کاتێک کە چێ ژۆرێک بڵێ با ئاوا بکەم، تشتەکە ئۆتۆماتیشی لە بۆ دێ و ئۆتۆماتیشی لە بۆ دروست دەبێ، پێیوەستە بەو زانینێکەوە دەیزانی، و ئەگەر تۆ لە زمانی جەستە بەردەوام بی ئۆتۆماتیشی وەکو ماسوولکەیە، ئۆتۆماتیکی شتەکەی پێدەڵێن مەسڵ مێمۆری، واتە بیرکردنەوەیەکی ماسوولکەیە لەلات جێرجی دەبێ و ڕادۆستێ. Surrounded with, like your hands and your arms and your automobiles, it's improving. It is you. Now, in Scientology, we're in the business of handling life. لێرەدا شتێکی زۆر مەترسیدار هەیە، دەڵێ ساینتۆلۆژی ئیشەکەی بزنسەکەی ئەوەیەکەوە ژیان باشتر بکە، وشەی ژیان وەکو دەفرێکە کەوا بۆ هەموو کەس بەکاردێت. Thank you so much, Mr. R. Jones. I wish you the best. Thank you. Yes, we just can't stop. Thank you so much.
We are just about the first ones that have attempted this for a very, very long time. And we're very good at it. We have been at it now for quite a while. You take some Scientologists and major him up. دەڵێ ئێمە زۆر باشین لە ساینتۆلۆژیدا، ئێمە زۆر باشین لە ئەو پلەبەندەی کەوا دەیکەین کەوا هەوڵ دەدەین مرۆڤەکان باشتر بکەین. وشەی ژیان زۆرێک لە کەسایەتیەکان و ئەو کەسانی کەوا دەیانێت شتێک لە خەڵک بەدەست بێنن ئەو شەیە بەکاردێنن، واتە وشەکە ئیستیغلال دەکەن، هایپەر ئیستیغلالی دەکەن. Up to an existing situation, why he may not make the most roaring success out of the situation in the first 3 minutes, but he will certainly do a better job of it than anybody else can. Now, if you had a very serious illness, one's mind would be so thoroughly occupied with being sick that one could only envision being well. لێرەدا پێویستە بگەڕێمەوە سەرچەمکێک کە پێدەگوترێت سۆفیست. سۆفیست چییە؟ سۆفیست کەسی سۆفستایی قسە دەکات، قسەکان هیچ بناغەیەکیان نییە، هیچ مانایەکیان نییە، بەڵام لەبەر ئەوەی قسەکان ئاڵۆز دیارن، قسەکان گرنگ کەواتە گرنگە، واتە کەسی سۆفست کاتێ قسە لەگەڵ گروپێک دەکات خود تاکێک هەوڵ دەدا قسەکانی ئاڵۆز بکە، چەمکی جیاواز بەکاردێنێ، چشتی جیاواز بەکاردێنێ بۆ ئەوەی وا لەم تاکە بکە کە بەڵێ من زیرەکترم، بەڵام لەوانەیە واژ نەبێت. واتە تاکتیکەکی زۆر سەرسوڕهێنەر و مەترسیدارە. ئەگەر لێت بکرێ دەبێ بزانیکەوە بەرامبەرەکەت تەنها ئەو چەمکانە بەکاردێنێ لەبەرەوەی خۆی زیرەکە، بۆ من هەروەک چۆن کاتێک کە تۆ ئینگلیزی نازانی کەسێک دێ وشە ئینگلیزی دەلا بەکاردێنێ هەتا وەکو خۆی بە کەسێکی پلەبەرستن لە خۆت پیشامدە. So if you were talking to a very sick man, you might talk to him and say there's a state of OT whereby you get 100 miles tall and that's it. I don't think he'd give you much attention. He'd be talking to those pains in his stomach. So to a very sick man, about all that could be envisioned by him would be not getting well. That'd be too big a jump. But not hurting. لێرەدا شتێکەیە پێی دەڵێن گۆڕینی مانای وشەکان. ئێڕۆن هۆبەرت پرۆفسۆرە لەم بوارەدا هەوڵ دەدا بە بەردەوامی وشەکان بگۆڕێت بۆ ئەوەی ئەو قەنەعەتێکەوە ئەو داینایە لەسە بڕیارەکانی هیوی جێبەجێ بکەن خەڵک نەوەکو قوتی وشەکان. ئەوە شتێکی زۆر مەترسیدار سێرە. You get the gradient. If you could just fix him up, you could tell him we'll fix you up so you don't hurt. دەڵێ من لێرەدا ئەم خاڵە زۆر گرنگە. دەڵێ ئێمە نابێت کەسەکان زوو چاک بکەینەوە، مەبەستەکەی ئەوەیە چکە دڵێ ئەگەر کەسەکان زوو چاک بکەینەوە کەسەکان تەعاملی ناکەن، بەڵام ئەمە مەرز نێ ڕاست بێ، بەڵام زمانی دەستەکەی بەهێزیەتی زمانی دەستەکەی وا دەکە هەموو قسەکانی ڕاست دەربکەن سەرنج بدەن. Thank heaven for that. You see, that would be a big win. When you had him so he didn't hurt, why he'd be saying, well, I wonder if I could sit up. Next game, see, next day. And then if he's sitting up, why he says, maybe I'll get downstairs tomorrow. If at any one of those, if you told him at that stage of the game, well, Joe, we're going to have you back on the job in your old state, and playing on the local company football team by next week, he'd go. لێرەدا ئێڵڕۆن هۆوەرد هەوڵ دەدا بە قسەی خۆش بەنکوتە بە قسەی شیرین خەڵکەکان ڕازی بکە وە بەڕاستی ئیش خۆی دەکات، چکە هەموو کاتێک تۆ قسەی جدی بکەی مەرزنی هەموو خەڵکێک لەگەڵ بێتەنە ئیلا ئەگەر دەهاتێکی بەرژن لەلابێ اینجا هەرچی شتێک بڵێ ڕاست دەبێت، بەڵام ئێڕۆن هۆبەرت لێرەدا داهاتێکی مەزنی پێنیە کەواتە ئێڕۆن هۆبەرت ناچارە چی بکە ناچارە قسەی خۆش بکە ڕووی خۆش بکە تاوەکو خەڵکەکە ڕابکێشێ.
And the whole message here is when you tell a person about too big a jump, that you expect him to make too big an advance in too little time, you will give him a lose. In other words, he doesn't then gain, he loses. And the gradation chart, which we have, is a prevention against this. It not only tells a person لێرەدا کێشەکەت چییە؟ ئێڕۆن هۆبەر دەیەوێ زۆرترین تاک لەگەڵی من و بۆ ئەوەی زۆرترین تاک لەگەڵ بێ تۆ نابێ بڵێ بە یەک تشتم لەلایە کە دەتوانێت کێشەکان چارەسەر بکە نەخێر تۆ دەبێ پێیان بڵێ کەوا ئەو تشتانی ئەمن دەیکەم بە مەرحەلێت ئێوە دەبێ هەمووتان بە مەرحەلە لەگەڵم بڕۆن. where he can go, but it tells him also in such a way and shows him the right stages to prevent his having a tremendous loss. Otherwise, he could lose. Oh, Scientology. You can imagine some state of mind like this. Oh, Scientology. Oh, yes, Scientology. All right. That's fine. Well, they'll make you an operating thetan there, and you'll be 9 feet tall, and you'll be able to beat up on the local government, and you'll be able to throw your wife in the Pacific Ocean. You won't have to bother with her anymore, and you'll just be all powerful and so forth. Well, it probably would. لێرە شتێکی زۆر گرنگکەیە لە کاتی قسەکردنتدا بۆ ئەوەی قسەکان گرنگ بێ باسی چەمچی خێزان و ماڵ و ژیان ئەو شتانە زۆر بکار وەکو ئێڕۆن هۆبەر دەیکا. ئێڕۆن هۆبەر بەوە سەرنجی زۆرێک لە خەڵک ڕادەچێشێ چونکە دەڵێ خێزانەکانتان هاوڕێکانتان منداڵەکانتان ئەم چەمکانە تشتانێکن کە بەردەوام لەگەڵ مرۆڤن و سەرنجی مرۆڤ ڕادەچێشن. تۆ ناتوانانی ئۆتۆماتی بڵێ ئەوە هەر باشە لە بۆ تو نەخێر چکە ئەگەر برێ هەر باشە لە بۆ تو وشەی تو بەکار بێنی بە تەنها شتەکە هێزی خۆی نادا بەڵام ئەگەر برێ ئەوە باشە لە بۆ خێزانەکەت لە بۆ ماڵەوە لە بۆ مناڵەکان لە بۆ هاوڕێکان ئەوە زۆر گرنگتر دەبێت چکە خودی مرۆڤ عادەتە چی وایە زۆربەی کات خەڵکانی خۆشت دەوێت لە خۆی. Wouldn't be very real to the individual, but even if he believed it, I can assure you it's going to take him several years to make it. And by the time he makes it, he won't have any interest in throwing his wife in the local ocean or beating up the local council. Government. Now, the individuals who are on this planet were not issued an instruction book about themselves. I wish to register a protest about this. هەروەکو باسم کرد پەنجەکان زۆر گرنگە بە تایبەتی کاتێکە بە پێوە ڕادۆستی پەنجەکان لە سەمێزەکدادنەی هەڵبەتە ئەوە دەبێت لە بۆت بێ بەڵام ئەگەر لە بۆشت هات دەبێت بزانی ئایا شوێنەکە معقولە لە بۆ ئەو پەنجەدانانە یاخود نەخێر. بۆ نمونە کاتێک کە تۆ ئەگەر ئەو پەنجە دابنەی کەسانێکی لێبێ کەوا ڕێزت لێ بگرن کەوا تو بە گەورەتر لە خۆیان دابنێن ئەو پەنجەدانانە زۆر خراپە چونکە کەسەکان دڵێن ئەوە ڕێزە من ناگرێت. بۆ نمونە تۆ ناتوانانی ئەوە لە لای داپیر و باپیرت بکەیت ئەگەر باشن هەڵبەتە بەڵام ئەگەر تۆ لە لای هەندێک کەس بووی کەوا پێویستیان بە ڕێنمایت و بۆ نمونە تۆ ئەفسەرێکی یاخود تۆ چاودێرێکی گشتی تۆ پێویستە پەنجەت ئاوا لێ بکەیت تۆ پێویستە خۆت لێرەدا ڕاستی تاریکەکە چییە تۆ دەبێ خۆت بە درندەیەکی زیرەک پیشان بدەیت کاتێکەوە لە بۆ کۆمەڵی قسە دەکەی نازانی ئەو کۆمەڵە چێنە و ئەو کۆمەڵە پێویستیان بە چارەسەر یاخود ناتۆ دەبێ خۆت وەکو گەورەیەک پیشان بدەیت کە وەکو ئێڕۆن هۆبەر دێکا ئێستا. They've got all sorts of technical writers, so it was no dearth of technical writers. And we have had to do it all from scratch. But this is an instruction book on self, not an instruction book on the body or how you should be a good boy or a good girl in the society. دەڵێ ئەو ئیشەی ئەمە دەیکەین لەسەر خود کار دەکانەوەکو لەسەر جەستە لێرەدا پۆڵێن بەندەکە چییە؟ هەموو کەسێک کەوا هەر کەسێک کەوا هەوڵ بدە گروپێک دروستکە تایفێک دروستکە دینەکی نوێ دروستکە پێویستە چ بکە پێویستە بڵێ شتەکانێکە هەمووی ناڕاستە بڵێ شتەکانێکە هەمووی هەڵەیە هەتاوەکو خەرک ڕازی بکە ئەگەرچی قسەکەش ڕاست بێ. لێرەدا فێڵەکەی ئێڕۆن هۆبەر چییە؟ هەرەکو پێم گوتن ئێڕۆن هۆبەر یعنی پرۆفسۆرە لەو شتانە لە بەکارهێنانی زمانی جەستەکەی
و بەکارهێنانی قسەکردن ئیستیغلالکردنی دەقە بە دەقەی قسەکردنەکانی دەقە بە دەقەی وشەکان. لێرەدا چ دەڵێ ئەو کتابانەی ڕابردوو ئەو گروپانەی ڕابردوو ئەو شتیان نەکردێت کە ئەمە دەکەین کەواتە ئۆتۆماتیشی ئەو شتێک کە ئەو دەیکا ئێستا بە گرنگتری دادنێەوە بەرزتری دادنێ لەنێو هەمان. An instruction book on self. And how do you learn about yourself? What you're going to do, where you can go, what your capabilities are. Well, you'd learn that by studying one lesson at a time and by achieving one improvement at a time. ئەو قسەی کە گوتی مەرز نییە ڕاست بێت چکە ئەو دەڵێ تۆ چۆن دەتوانانی سەرکەوتو بی تۆ بۆ سەرکەوت دەبی ئەتو دەرسێک بخینی لێ کا دەبۆی بچە دەرسی دوم دەرسی دوم بچە دەرسی سێم ببورین هەڵبەتە ئەمە لە ڕووی لۆژیکیەوە ڕاستە بەڵام هەروەکو باسم کرد کاتێک کە تۆ لە ناو خەڵکی لە ناو دۆخی سروشتی مرۆڤەکانی ڕاستی گرنگ نییە زمانی دەستەکە گرنگترە لەگەڵ شێوازی قسەکردنەکە. لێرەدا ئێڕۆن هۆبەر دەڵێ ئەو شتەی ئەمن دەیکەم ڕاستە ئەوش ئەوەیە کا بە مەرحەلە بە مەرحەلە لەگەڵە من بڕۆی بەڵام لێرەدا مەرحەلەکە لە بۆ چیە تۆ کاتێک لە چێ مەرحەلەیەکەم هەموو شیرەکە لێ دەردێنێ هەموو زەکە لێ دەردێنێ دوای دەباتە مەرحەلەی دوم لە مەرحەلەی دوم هەموو شیرەکە لێ دەردێنێ هەموو زەکە دوای دەباتە مەرحەلەی سێم مەرحەلە بە مەرحەلە داهاتەکان لێ دەردێنێ و هەتاوەکو هیچ پێ نامینەوە ئەگەر پێش ببینێ دەبی هەموو کاتێک بەحتاج پێوەستی ئەو کەسە بیەوە کە ئەو مەرحەلانی دانا ئەوش بریتە لە ئێڵڕۆن هۆبەر. And if you did that in an orderly fashion, you not only would get very few losers, but you would be able to advance up to a very high state. Also, ئەو خەندانە زۆر گرنگە ئەو خەندانە نایە پشتگوێ بخرێ چکە خەندەکردن هەمیشە خۆشەویست دەکات لە لای خەڵک لە لای سەتان وتنەوەی دانیشتوان تەنانەت بە دانیشتوانی کوردەوەش هەڵبەتە ڕاستە ئەوە باوە ناو دانیشتوانی کورد کە ئەگەر زۆر خەندە بکەی و پێ بکەنی ئەوە بەگەمژە و نەزان بەدیار دەکەی بەڵام هەموو شتێک شوێنی خۆی هەیە ئەگەر ئەو خەندەکردن لە شوێنی خۆی بەکاربێنی زۆر زۆر گرنگە پلە زۆر بەرز دەکاتەوە لە ژیان. There's another point which is interesting, and that is if you can, in actual fact, advance a person by processing more rapidly than he can tolerate. There's this other side of it. I can do that. But in every case, the individual has just gone, has practically collapsed. Too much gain, see? Oh, he walks out of the place, he's 9 feet tall, he's going to take on the world. You know, he's all set. ئەم ڕاوەستانە زۆر گرنگە ڕاوەستانی قسەکردن ڕاوەستان لە کاتی گەیاندنی شتێک بێدەنگبوون مەبەستن نەک ڕاوەستانی بە پێوە بۆ نمونە کاتێککە قسەیەک دەکەی ئاوا ڕابۆسی زۆر باشە لە بینی ئەو قسەی تازەکردن. Then he runs into a grasshopper and the grasshopper kicks him in the teeth and he falls flat on his back. He gets home, imagine a guy being in such a state that he gets home and he said, boy, I feel wonderful. And all it takes is one little remark from his wife, well, you don't look wonderful, dear, to put him in bed. I wouldn't say he was in very good shape, you? But you can advance an individual. ئەو دەستڕاوەشانەش گرنگ بوو لە بۆ زمانی جەستە هەروەکو باسم کرد دەستەکان لە زمانی جەستەدا لە شان ڕاهتاوەکو سەری پەنجەکان لە زمانی جەستەدا نیشانەی هێز و دەسەڵاتە و ئەو هێز و دەسەڵاتە دەبێتە چێن دەر ئەوە لەسەر تۆ ڕاوەستاوە بۆ نەکاتێ دەست ئابرندەکەی ئەوە نیشانەی ئەوەیە کەوا تۆ دەتەوێت خاڵێک لە بۆ بەرامبەر زیاد بکەی خاڵێک لە بۆ بەرامبەر دابنێیکەوە ئەوانش سەرنجیان بخرێتە سەر well up above his ability to tolerate. So that is another reason why it is done by gradation. Now, what does gradation mean? Well, there are grades to a road and there are grades to steps. There are steep steps and shallow steps. And so لێرەدا هەروەکو باسم کرد ئەو دەیەوێ ئەو باوەڕی بەوەیە کەوا خەڵک بە مەرحەلە بچنە پێشنەوەکو ئۆتۆماتیشی بەرەو بچنە ناو سەرکەوتن ئەوەیە کێشەکە. And there are vertical poles. And a vertical pole is not a gradient. You want a gradual grade up.
That's ئەو what بەردەوام gradation باسی means in our باسی لێڤڵەکان دەکا باسی مەرحەلەکان دەکا دەڵێ تۆ دەبێ بە مەرحەلە بچێ سەرێ particular sense. And classification means that we require certain actions to have been done or conditions to have been attained before we say that individual is classified in that grade and let him go on up. Now, we're not trying to keep anybody back. We're just trying to keep somebody from breaking his neck. We have the idea of a bridge across the chasm. Now, that is an old mystic idea that there was a chasm. بەکارهێنانی ئەو چەمکانێکەوە لە ڕابردووان زۆر زۆر گرنگە بۆ نمونە کاتێک کە تۆ باسی بابەتێک دەکەی دوای ئەو بابەتە بە هێڵێک ببەستیەوە کە لە ڕابردوویەکی زۆر دوڕوویداوە بۆ نمونە کە دەڵێ کاتێک کە باس چەقۆ دەکەی دەڵێ ئەم چەقۆیە لە سەردەمی نیاندرتاڵەوە هەبووە بۆ نمونە کەواتە تۆوا لە بینەرەکان دەکەی دەڵێ ئەم چەقۆی زۆر گرنگە چکە ئەوە لە سەرەتای مرۆڤایەتیەوە هەبووە لێرەدا ئەوە مەبەستەکەیە اینجا گرنگ نییە کەەوە قسەکە ڕاست بێ یاخود ڕاست نەبێ هەروەکو باسم کرد ئێمە لێرەدا هەوڵ دەدەین چ بکەین لێرەدا هەوڵ دەدەین ئەو ئالەتانە بدۆزینەوە کەوا بەرەو سەرکەوتن دەبن کەوا بەرەو سەرکەوتن دەبن. There's a chasm between this existence where we are now and a higher plateau of existence, and that many people trying to make it fell into the abyss. Well, we've built a bridge, and we have this simile of the bridge, and the bridge goes from this state of existence to that state of existence, and the bridge is all. دەڵێ ئێمە پردێکمان دروست کردووە کەوا لەو دۆخە ئاساییە دەتباتە دۆخێکیکە دۆخە باڵاکە ئەگەر چی دۆخەکەش ڕاز نەبێت. Complete now, and it can be walked, but there's one point: you have to walk on the bridge. You know, you wouldn't think you'd have to tell people this. You'd say to somebody, you can cross the Grand Canyon as long as you walk. Walk across the bridge. And you think that is enough, but by George, somebody will go down to the edge and walk off into thin air. And you say, هەروەکو باسم کرد پێکەنین خەندەکردن قسەکردن هەمیشە گرنگە و هەرگیز بە شتێکیکەم ڕەچاوی مەکە چونکە دەتوانێت پێکەنین و خەندەکردن دەتوانێت کەسێک داگیر بکات دەتوانێت کەسێک بگرێ سوپایەکە لە خۆی ئامرازی پێکەنین و خەندەکردن. So the gradation classification plan is a prevention of that kind of thing. It says there is a bridge, and if you're going to go across from where you are now to where you're going to arrive, well, you go across on the bridge. And you might say ethics, as you will connect with in organizations sooner or later and become aware of and so forth, is the traffic cop. And traffic cop says, that's the bridge, that's the abyss. That's about all it amounts to. This plan has been worked out for quite a long period of time. It's been very. دەڵێ پلانەکەمان لە مێژە ئیش کردو و لە مێژە ئیشێ دەکا بۆ ئەوەیە کاتۆ بە ئەندامە نوێیەکان بە کەسە نوێیەکان بڵێ کەوا بەڵێ شتەکەی من گرنگە و کار دەکا. Successful, and these states are attainable, and they walk forward. لێرەدا خاڵێکی زۆر جەوهەریەیە
پیشاندانی نووسین پیشاندانی نووسین و کتێب و قەڵەم قسەکانی تو قەڵەمڕەوی و بەهێزیان بەرزتر دەبێتەوە چکە ئەوە ڕاستەچی حاشا هەڵنەگرێکەوە هەمیشە نووسین و قەڵەم بەهێزترە لە قسەکردن لە زمان لە گوتار چکە قەڵەم نووسین وەکو ختمێکە شتێک نووسی تاو واتە شتەکە مطلقە. We have here just the chart itself, which has been published, and it goes from the bottom up. It is read from the bottom up. And it even has an elastic bottom. Some people are more bottom. هەروەکو باسم کرد ئێڵڕۆن هۆبەر شتێکی دروست کردووە کەوا پێ دەڵێت تۆ لە کامە مەرحەلەدای ئەوە زۆر گرنگە Than others. لێرەدا شتێک هەیەکەوە پێویستە سەرنجی بدەینێ قوڵبوونی شتەکان ئاڵۆزبوونی شتەکان مرز نییەکەوە شتێک ڕاست بکە شتێک وادا بنێ کە ڕاستە بەڵام لێرە ئێڕۆن هۆبەر ئەو تەکتیکە بەکاردێنێت تەکتیکی ئاڵۆزکردن و قوڵتربوونەوەی شتەکان هەتاوەکو تۆ ئێقناع بکە کەوا شتەکە ڕاستە بەڵام مەردیش نییە ڕاست بێ. Some people start from zero. Some people start from zero, you see. Now you go up along the line here, you'll find out we've got a zero. Well, now, if some people start from zero, where do others start from? Well, some people aren't up to zero yet, and that's for sure. Now, we see لێرەدا شتێکی زۆر گرنگ هەیە ئەو مەرحەلەکان لە سفرەوە دەست پێ دەکا واتە تەنانەت ئەو سفریشی ئیستیغلال کردووە لە بابەتەکانی خۆیدا نەک تەنها ژمارە یەک دو سێ بەڵکو ژمارە سفریشی داناوەتەوە و ئیستیغلالی کردووە. هەروەکو باس بکرد ئێڵڕۆن هۆبەر پرۆفیسۆرە لە ئیستیغلالکردنی دۆخەکان. along the bottom here, the first negative 34 states. And the first of those states that is listed here is unexistence. Unexistence. But there are states way below unexistence. It's just that people in those states aren't likely to ever be able to read this chart, so we never bothered. ئێڕۆن هۆبەر هەوڵ دەدا پۆڵێن بەندی هەموو شتێک بکە تەنانەت ئەو کەسانی کە نایانە ناو تەبەقەکەی ئەویش ئەوان دەکاتە ناو گروپەک و وازیانێ دێنێ واتە هەموو کەسێک داوتە ناو شتێک گروپێک کاتیگۆریەک. Now you find that as an individual goes up here, a very funny thing about this chart, a person, for instance, at one of these lines, let us say unexistence, when he improves, becomes aware of disconnection. Now, disconnection would be an improvement over no existence at all. دەڵێ پەیوەندی نەبوون بەهێزترە لە خودی نەبوون. تۆ لە بنەوە نەبوونت هەیە لە نەبوون بەرزتر چیە پەیوەندی نەبوونە. بۆ نمونە تۆ ئەگەر نەبی ئەوە تاو نی بەڵام ئەگەر هەبی و هەست بکەی لەگەڵەوەکانی کەنی لەگەڵی شتێکنی ئەوە پێی دەرێن نەبوونی پەیوەندی کەواتە نەبوونی پەیوەندی ژیانترە ژیانەوەترە لە نەبوون مەبەستی ئەوە دەربڕێ. He gets the idea that he's disconnected from things. He becomes alert to the fact, he becomes aware of the fact that in life he's actually disconnected. You see, from not existing at all, he becomes aware of the fact that he is at least disconnected from things. You get the idea?
So as we go up, a person at any one of these levels, no matter where they are on the chart, is most likely to become aware of the next exact level up. And this is levels and a map of what the individual can become aware of. So if you ask somebody who is down here in a state of fixity, fixed, there he is, stuck, he knows that. If we ask لێرەدا جەوهەری بابەتەکە چییە؟ بەکارهێنانی لە زمانی دەستە بەکارهێنانی پەنجەکان زۆر گرینگە. پەنجە نیشانەی ئاراستەکردنە، نیشانەی ببورن پەنجەکان نیشانەی ئاراستەکردنە، نیشانەی ئەوەیە کەوا تۆ شتێکت هەیە بۆ گوتن، شتێکت هەیە بۆ دەنیشانکردن. بۆ لە کاتێ من ئاوا دەکەم، کاتێ ئاوا دەکەم، کاتێ ئاوا دەکەم، خودی پەنجەکان سەربەخۆ دەبن لە هەڵبژارنی بابەتەکەدا، نەوەکو خودی بابەتەکە گرنگ بێ. this individual to suddenly envision the idea of power. Why? Me? Oh, no, somebody's wrong, see? But you could شێوازی دانانی کامێراش زۆر گرنگە بۆ ئەقناکردنی کەسەکان. ئێستا لەم ڤیددیۆ ئێڕۆن هۆبەردا کامێرەمانەکە گەلێک پێشکەوت و زیرەکە لە ئاراستەکردنی سەرنجی بینەر، سەرنجی خوێنەر لەسەر بابەتەکان. ئەگەر کامێرەمانەکە هەر هەڵەیەکی بکرد باێ ئەوە شتەکە ئەوهارەک نەدەبوو. tell this individual that, oddly enough, it may not sound right in this particular, but when a person is in total fixity, the first thing he's aware of is glee. لێرە کاتێککە تۆ شتێک شەرە دەکەی، شتێک لێک دەدەیەوە، هەندێک جار ئاوڕ بدەوە بۆ لای ئەو کەسانێکەوە قسەیان لە بۆ دەکەی کەەوە شتەکەیان لە بۆ شەڕە دەکەی، چونکە ئەگەر تۆ هەر تەنها قسە بکە شتەکە شەڕە بکە شتەکە هیچ چێژ و خۆشی نامینێ. On a harmonic on that, he is most aware of ridicule. Well, you can get the individual, he's stuck in the mud, totally stuck in the mud, and somebody comes along and laughs at him. Well, he hasn't paid any attention to anybody so far until somebody laughed at him. Now he's aware of it. هەروەها دەستخستنە نێو This is a little guide. بارک و پانتۆڵ و پەنجە بەکارهێنان ئەوانە هەمیشە گرنگن. Interesting if you used it in life, if you located what the individual is aware of. But don't make this mistake. This isn't what the individual is dramatizing. This isn't the individual's behavior. This is what he himself as a being is aware of. That's what he's aware of. So he's aware of the fact he's introverted. Now you can be aware of the fact he's introverted, but that doesn't make him aware of it, even when you tell him out of the best of intentions. هەروەکو باسم کرد هەندێک جار لە هەندێک حاڵەتدا بەرزکردنی تۆنی دەنگ گرنگە، بەڵام لە هەندێک حاڵەتدا هەروەکو ئەوەی تازە کە ئێڵڕۆن هۆبەر دەنجی بەرز کرد زۆر گرنگ بوو لەم حاڵەتەدا. You see? ئەو شتێ لە دەستی نازام بەڕاستی بازنی پیاوانە نازام چ پێ دەڵێن، ئەمە زۆر گرنگە. ئەو نیشانەی ئەوەیە کەوا تۆ کەسێکی هەروەکو تازبێح وایە شتە وەکو ئەو شتانی کە زیکری پێ دەکەن، ئەو شتانەی کەوا لە خوددا نزیک دەکەنەوە، هەر لەو جۆرە هەر بەو جۆرە مادانە حسابەکەواتە ئێڕۆن هۆبەرت بەرزتر دەخات. You can be aware of the fact he's introverted. Well, that doesn't put him at introversion. Is he aware of it? That's what puts him at introversion. You find a lot of human beings have to come up a long way to become aware of the fact they're introverted. That's actually a pretty high condition for Homo sapiens. And after he's aware of, if he's become aware of the fact that he's introverted, he can then, and only then, become aware of the fact that he's numb. He's numb. He doesn't get any reaction from life. So as he ئێستا ئاوا بزانم زۆر باشترە. ئێڕۆن هۆبەرت مەبەستی ئەوەی لێرە چی بکە، ئێمە چی لێ فێر دەبین؟ ئێمە لێرە ئەوەی لێ فێر نابین کەوا بەگوێ قسەکانی بکەین. ئێمە لێرە هەوڵ دەدەین هەموو زانیاریەک هەموو شتێکی بەسوول لە گشت تاکان وەربگرین، لە خراپترینیان لە بۆ باشترینیان، بۆ ئەوەی خودی
زەخیرەی معرفی خۆمان گەورەتر بکەین و لێرەدا ئێڕۆن هۆڤەرد هەوڵ دەدا بە پیشاندانی وێنەیەکی سۆفستیانە نەخشەڕێگایکی سۆفستیانە شتەکان ئالۆز دەکات هەتاوەکو خۆش بێت لای خەڵک کە ئەگەر چی شتەکە ڕاستش نەبێت. He goes up the scale here. He becomes aware in each particular time and turn with each stage above that. Now, oddly enough, a very high state is the state of need of change. لێرەدا ئێڕۆن هۆڤەرد هەوڵ دەدات چەمکە سادێ وەکو گۆڕانکاری بقۆزێتەوە لە بۆ هەلێک بۆ خۆی. بۆ نمونە ئەم کاڵتانە کاڵت واتە گروپە نوخبەکان کاڵتەکان وەکو ماسۆنیەت و ئەو گروپە ئەو شێوانە هەوڵ دەدەن چ بکەن هەوڵ دەدەن لە وشە سادەکان بقۆزنەوە بەهێزتری بکەن بۆ منە وشەی گۆڕان شتە سادەیە گۆڕانکاری بەڵام ئەوان ئەم وشەیەتە قۆزنەوە بۆ ئەوەی وارە تۆ بکەنکەوە ئەم شەمانایەکی جیاوازتری هەبووە کەوا تۆ نەزانیوە لە هۆشی مێشکت ئاوای لێ دەکەن. An individual who knows that he needs change in his life is few and far between. Most Homo sapiens wonder how they can endure the thing they can't change. Now, the one thing that Scientology can do, and the one thing it does do, is change conditions. دەڵێ یەکش ساینتۆلۆژی کە دەتوانێت بیکە بە باشترین شێوە ئەوەیە کۆندێشنەکان بگۆڕێ واتە دۆخەکان بارەکان بگۆڕێ. لێرەدا لەبەر چ ئەوە باسی دەکەم ئەوەستی ئەوەیەکەوە لەبەر ئەوەی ئێمە تەنها دۆخەکان دەگۆڕین بارەکانی کەسەکە دەگۆڕین کەواتە شتەکە ئاسانترە وەرنە ناوێ بەڵام ئەگەر بڵێ ئێمە جەستە دەگۆڕین شتێک دەگۆڕینکەوە سوور دەزانی ناگۆڕێ ئەوە دڵنیا بە کەس نایەتە ناو ئەو شتێکەوە خۆی بانگەشێ لە بۆ دەکات. And if there's anything that Scientology can do at all, it will be change of conditions. Now, used properly, it always improves the conditions. If you goof it up, it can worsen conditions. You see, that's why we insist it's used right. لێرەدا ئێڵڕۆن هۆبەرد دەیەوێ بڵێ شتەکانی ما هەموو شتەکانی ما خەڵک بەرەو پێشەوە دەبا هەموو شتەکانی ما خەڵک بەرەو سەرکەوتن دەبا ئەگەرچی خودی شتەکەش ڕاز نەبێ هەروەکو باسم کرد زمانی جەستە زۆر گرنگە زمانی جەستە ١٩٠ بابەتەکەیە هەندێک جار دەبێتە ١٩٩ دڵنیا بە لە زۆربەی کۆبنەوەکان لە زۆربەی قسەکردن لەگەڵ خەکرد لە زۆربەی شوێنەکان ئەوەندەی زمانی جەستە گرنگە وە شێوازی قسەکردن گرنگە خودی قسەکە گرنگ نییە هەمیشە ئەوە بزان. زۆر سپاس بەڕێز هیوا سەرکەوتنت بۆ دەخوازم سەرکەوتوو بێ. زۆر سپاس بەڕێز هیوا هەمیشە سەرکەوتوو بی. هیوا عەسەن یەکێکە لە بانخوازە هەرە گرنگەکان و دڵنیام زۆر سەرکەوتوو دەبێت لە داهاتوو لە بواری بانخوازی. So, the need of change at -4 gives you the point where the لێرە ئێڵڕۆن هۆبەرد مەبەستی چیە مەبەستی ئەوەیە چی بکات ئێڵڕۆن هۆبەرد دەیەوێتن دەیەوێتن بە شتێکی سادە ئەتوو بگری دەیەوێت بە شتێکی سادە ئەتوو باوێتە ناو دۆخەکەی خۆی بۆ نمونە ئەو ناتوانانی بڵێ بڕۆ شتێکی گرنگ بکە هەتا بێ ناو دۆخەکەی نەخێر ئەو دەڵێ تۆ تەنها شتێکی سادەی وەکو گۆڕانکاری بکە ئینجا دێ ناوما ئەوە زۆر گرنگە. individual can become a Scientologist. He's aware of the need of change. Individuals who are below that point
have to be coddled and nursed and herded and handled with greatest care. But when they get up to the point where they recognize the world is in need of change, they are a Scientologist or capable of being one. لێرەدا شتێکی زۆر گرنگەیە کە پێویستە ڕوونی بکەمەوە هاوڕان سیرکەن ئێلڕۆن هۆبەرت چی دەکات ئێلڕۆن هۆبەرت بە بەکارهێنانی وشەیەکی سادە هەوڵ دەدا زۆرترین خەرگی قناح بکە زۆرترین خەڵک باوێتە ناو گروپەکەی بۆ منە ئەو کە دەڵێ لە ساینتۆلۆژیا ئێمە تەنها پێویستمان بەوەیە کەوا تۆ بگۆڕێ سیر بکات تەنها بە وشەی گۆڕان تۆ ئیقناکرد واتە ئەو هەرۆکو لە سەرتا باس کرد ئێلڕۆن هۆبەر پرۆفیسۆرە لە ئیستیغلاکردنی چرکە بە چرکەی وشەکان و چرکە بە چرکەی دۆخەکان کە پێویستە هەموو تاکێک ئاوا بێ و زۆر لۆژ بەهێزتر بێت. Got it? Now they go up from -4 here, the need of change. And the next thing they do after they become aware of the need of change is demand improvement. And after a demand of improvement, they can see that there's some hope. لێرەدا مەرحەلەکانشی دەکاتەوە دەڵێ لە دوای گۆڕانکاری هیوابوونی هەیە. Aware of the fact that there is some hope. And when they're aware of hope, they can become aware of the fact that there's help and that they can help. Now, this individual then is aware of help. He isn't necessarily pleading for it. لێرەدا ئێلڕۆن هۆبەرت دەیەوێت چی بکە ئێلڕۆن هۆبەرت هەروەکو سەرنجمدا ئەو دەیەوێت بە سادەترین شتەکان مرۆڤەکان لە بۆ خۆی بقۆستەوە تۆ ناتوانانی مرۆڤەکان بە تشتی ئالۆس ڕابگری بۆ منە کاتێک کە تۆ قسە دەکەی لە گروپێک لەگەڵ کۆمەڵێک کەسێکی کاتێک تۆ لە ژوورێکی تۆ هەرگیز ناتوانانی بە قسەی ئالۆس خەڵکەکان کۆنتڕۆڵ بکەی لەبەر ئەوە دەبێت تۆ شتێک بڵێ کەوا سادەتر بێت. He's aware of it. And that's a 6-way proposition. You can help others and others can help others and others can help you. And, you know, it's a mutual ground sort of a situation. And you have an individual who is unwilling to audit others or unwilling to help others to the degree that he is helped and so forth. He isn't really up to that on the tone scale. You've got to audit me. سیر بکەن ئەم 50 دانانانی زۆر گرنگە 50 دانان دەستدانان ئەوە زمانی جەسەد بەهێز دەکا ورەت بەهێز دەکا و ئەگەر تۆ کەسێکی چاکی پێویستە ئەنجامی بدەی نەوەکو کەسە خراپەکان بیقۆزنەوە. Recognize others for what they are. He can communicate pretty high level, and above that he gets up to a point of being able to perceive. And above perception, of course, in order to be oriented, you have to be able to perceive. You can't find out where you are unless you can perceive where you are. Obvious. And so you get oriented, and after orientation comes understanding, and after understanding becomes enlightenment. Believe me, enlightenment never takes place before understanding. لێرەدا ئەو خاڵەکانشی دەکاتەوە دەڵێ ئەگەر تۆ ئەم خاڵانە جێبەجێ بکەی بەرەو سەرێ دەڕۆی بەرەو باش بوون ئەگەر تۆ ئەم خاڵانە جێبەجێ نەکەی ئەوە تۆ بەرەو خراپ بوون دەڕۆی کە مەرجیش نییە وابێ بەڵام ئەو وا دەکا تۆ بەکار بهێنێ بۆ مەرامەکانی خۆی بەڵام پێویستە من لەگەڵ بەکارهێنانی مرۆڤەکاندان بەڵام پێویستە مرۆڤەکان وەها بەکاربێنی کە لەگەڵ ببنە دۆخی چاک و ببنە مرۆڤی چاک بەڵام ئەگەر مرۆڤەکان بە مەرامی خراپ بەکاربێنی ئەوە دۆخەکەی تۆش خراپ دەبێت و وەڵاکەش خراپ دەبێت وەلاکاندا خۆش خراپ دەبێت. An individual again gets a return of his energy, he gets an adjustment, he becomes aware of the fact of a body and that he is not a body. He gets into, he knows the changes that never realized he was really running on us and where he is and could be trusted. And that's just one column on this plot. لێرەدا شەژ زۆر گرنگەیە دانانی مەرحەلە دانانی قۆناغ لە بۆ هەموو شتێکی وا دەکا کەسەکان زیاتر لەگەڵ بمینێتەوە بۆ نمونە قوتابخانەیەک دروست دەکەی ئەگەر یەک مەرحەلەدا بنێ هیچ کەسێک لەگەڵ نایە بەڵام ئەگەر 12 مەرحەلەدا بنێ زۆرترین کەس لەگەڵ دەبێت لەبەر ئەوە پێویستە
پێویستە تۆ وەکو تاکێک هەوڵ بدەیت زۆرترین قۆناغ و پۆڵێن بەندی لە ژیانێدا دروست بکەیت لە بۆ هەموو دۆخەکان. up to here. 4 stages of release up to level 5. Different states of condition, and then there is a state for the individual exclusively, or practice on them exclusively on the basis of just the little change and ops years long. هاوڕێیان لێرەدا چی گرینگە ئێمە چی فێربووین لێرەدا ئێستا پوختەیەک دەڵێنەوە لە هەموو پێشکەشکردنی سیمینارێکت تۆ پێویستە زمانی جەستەکە ڕێک بێ زمانی جەستە پلە یەکەمە لە هەموو شتێکدا چونکە ئەگەر زمانی جەستەکە ڕێک نەبوو دڵنیا بە قسەکانت ئەگەر ڕاست بێ ڕەوان بێ بێفێڵ بێ هەمیشە بەلاوەزەر دەکەون تەنها ئەگەر لەوانەیە کەمترین کەسیش باوەڕی پێ هەبێەوە تەنانە لەوانەیە کەسیش لەگەڵن نەبێ کەسیش باوەڕی پێ نەبێ و لێرەدا زۆر گرنگە کە تۆ لە کاتی قسەکردن سەرنجی چاو سەرنجی پەنجەکانت بەهاویە سەرچێندەر کۆنتترۆڵەکان چۆن بجوولێنی وادا بنێت تۆ لە سیمینارێکی ئێستا خەرکەکەی ئەو شوێنە لە ژێر کۆنتترۆلی تۆدان و تۆ چۆن ئەم کۆنتترۆڵە بەکاردەهێنی ئەویش بەهۆی ئەوەیەکەوە ئامرازەکانی زمانی جەستەت بەهێزتر دەکەی ئامرازەکانی زمانی جەستەت جوانتر دەکەی و گرنگتریان دەکەی ئەوە خاڵێکی زۆر جەوهەریە کەوا تۆ کوتاکی پێویستە ئەنجام بدەیت و ئێلڕۆن هۆبەرت چی کرد ئێڕۆن هۆبەرت لە بەرەوەی کارێزمای هەبوو کارێزماچی ئەو خاڵ زۆر گرنگە کارێزما بریتە لەوەی کە بتوانانی زۆرترین خەڵک قەناعەت پێ بهێنی وە چۆن ئەمە چۆن دەکرێت تۆ بە زمانی جەستە دەکەی بە شێوازی قسەکردن دەکەی نەوەکو خودی قسە وشەکان و هەندێک جاریش نابێ هەموو شتێک بدرکێنی ئێڕۆن هۆبەرت هەمیشە هەوڵ دەدات ئەم خاڵانە جێبەجێ بکە لەبەر ئەوەیە بەردەوام خەرکانی ئەقنا دەکرد لە ڕابردووندا کاتێکە سانتۆلۆژی دروست کرد لە ڕاستیدا ئەگەر بیر بکەوە ئەگەر ئێڵڕۆن هۆبەر نەبوایە ئەوە چێ داهاتە ناوی لەوانەیە کەسێک زۆر کەم بادبانێ هەر لە دە کەسی تێپەڕ نیە دەکرد بەڵام لیدەر چییە سەرکردەیەکی بەهێز چییە سەرکردەیەکی بەهێز یاخود لیدەر پێویستە ببورن پێویستە تۆ خاڵێکت هەبێ کەوا خەت بینەران ئەوانەی لەگەڵتن تۆ بەگرنگ بزانن یەکێک لەوانە زمانی جەستەدا دووەم شێوازی قسەکردنتە سێم تۆنی دەنگتە و چەندین ئامراز و کەلوپەلی دیکە هەیە کە پێویستە بیانزانی هاوڕێیان ئێمە لێرەدا لە پەرەپێدانی مرۆی پێشکەوتوو لێرە لە پەرەپێدانی مرۆی پێشکەوتوو ئێمە هەوڵ دەدەین چی بکەین ئێمە هەوڵ دەدەین تاک بگەینە بەرزترین پلا و هەوڵ دەدەین هەموو فێڵەکان و تاکتیکە گرنگەکانی ژانشی بکەینەوە بۆ ئەوەی یەکەم خۆمان لێ ئاگدار بکەین کەوا نەیانکەینەوە دووەم لێیان فێربین بۆ ئەوەی کاتێککە بەو بەڵکانە لە بۆتاتن بتوانانی بەڵگەکان ڕەت بکەیەوە سێمشش ئەوەیە زەخیرەی مەعریفەکەت زۆرتر دەبێت زەخیرەی مەعریفەکە لە هەمووی گرنگترە و ڕووکەشش زۆر گرنگە هەروەکو باسم کرد ئێڵڕۆن هۆبەر جرکێک قاوەی لەبە بوو ڕەنجی قاوەی نیشانە ئەوەیە کەوا تۆ خاچی و واروە تۆ ڕێزە خەڵک دەگری و هەروە خەندەکەشمان لەبیر نەچێ ئێڕۆن هۆبەرت خەندەی زۆر دەکرد خەندەکردن هەرگیز خەندەکردن بە شتێکە مەزانت چکە تۆ بە خەندەکردن دەتوانانی زۆرترین شت کۆنتترۆل بکەیت دەتوانین بەسەر زۆرترین دۆخ و قۆناغ تێپەڕ بێت چکە خەندەکردن بەشێکی گرنگی دۆخەکەیە و لە کۆتاییدا دڵێم هیوادارم ئەم لایڤە سوودی هەبوو بێ و
بە پشتیوانی خوددا دەتان بنمەوە لە لایڤێکی دیکە و هیوای سەرکەوتتان بۆ دەخوازم هەر هەبن